مەرزی شوشمێ لە ڕۆژهەڵاتی پارێزگای هەڵەبجە بە فەرمی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا کرایەوە. گەرچی هیچ بەرپرسێکی باڵای حکوومەت هەرێمی کوردستان بەشداریکردنەوەی مەرزەکەیان نەکرد، بەڵام کردنەوەی مەرزەکە و بە نێودەوڵەتیکردنی بۆ پارێزگای هەڵەبجە و ناوچەکە گرنگە و لەگەڵ ئاڵوگۆڕی بازرگانی گەشتیارانیش بە بەکارهێنانی پاسپۆرت دەتوانن هاتوچۆی تێدا بکەن. یەکێکە لەو مەرزانە کە لە بواری بازرگانی و توجاریە کار و گرنگی خۆی هەیە بتوانێت لە بواری مسافرین هاتوچۆکەران گرنگی و تایبەتی خۆی هەبێ، چونکە مسافرین دەتوانن لە ڕووی فەرەنجی و کللتوریشەوە لە ڕووی گەشتیاری و سیاحیشەوە مستەفید بن و هیوادارین بتوانێت لە دوای مەرزی ڕسمی شۆشمێ تەوێڵە وەکو جەنابی مامۆستا مەلاقار فەرمووی وەکو ئەرک و ماندووبوونی جەنابی ئوستانداری کرماشان بۆی کێشاوین بازارچەی سازاری بە شوێن دابێت. بنده تشکر میکنم از همه. من سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە شەو و ڕۆژ هەوڵیاندا بۆ کردنەوەی ئەم دەواازە سنووریە. هیوادارم کردنەوەی ئەم دەواازە سنووریە خزمەتێک بێت بە ناوچەکە لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگیەوە و برایەتی و دۆستایەتی نێوان خەڵکی ناوچەکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ببێت. دوستی‌ها بین این مردم روز به روز بیشتر بشه. ئەم مەرزە 40 ساڵێ مە هاوارەکەین مهلیمە بەلامانەوە، هەم مەرزی اقتصادیە، هەم مسافریە، هەم محەبەتە، هەم ئیجتیماعە، هەم دۆستیە گشتی هەست. ئینشاڵڵا خەیر وێ بۆ هەردوو لایە. یەتر جەناب و بەیانی بێ بۆ کەرماشان ناوێ بڕۆیتە پێنجوێن و مەریوان و سنە و ئەمانە هەر لێرە بە 1 ساعت و نیو تێتە پاوە لێش بە ساعتی ڕێتە کەرماشان بە خاتری نزیکی ئەم مەرزە بە خاتری فامیلی ئەمە لەگەڵ خەڵکی ئەم دێوە حەزمان کرا مەرزە بکرێتەوە. گەشتیاران دڵخۆشن بەکردنەوەی مەرزی شوشمێ، دەڵێن ڕێگەی دوور و درێژیان بۆ نزیک بۆتەوە و 5 سەعات کەمتر لە جاران دەتوانن لە ڕێگەی مەرزی شوشمێ بگەنە هەڵەبجە و سلێمانی. وەڵڵا هەر فرە کاراسانیە بۆ هەمە مەخسوسەن بۆ هەمە کێ نزیکی مەرزەکەین و لەو سەرۆتا ڕووینە مەریوان باش ماخکێ دوور و حدودی دەوری بێژم نزیکی 10 ساعتی پڕە کردو تا هەمە گەینە باشماخ. 12 ڕۆژە هاتوو بۆ خەستخانەی هیوە لەوێ دەرمان ئەگرم. ئیستا دوێنێک قەرار و بڕۆینەوە لەم ماڵاکێ کاکە جەوهەر ماڵی ئاواوێ ئیشەڵڵا تەنکی هەوا نەیهێژوتی سۆحا قەرارە مەرزەکە باز بێ و ئیشەڵڵا بەش هەوا یەکوم کەس بوون بڕۆنەوە دێوە. ناڕەحەتی زۆر بوو چونکە جادەکەی خۆتان نەزانن جادەکەی شاخاوی و هاتوچۆی سەخت و واقعان سەخت و بۆمان، بەڵام ئەلان سپاسی ئەوانەیەکەن کە ئەم دیویچ و ئەو دیویچ ئەم ئاسانکاریان نەکردووە. دەواازەی سنووری شوشمێ 10 ساڵا کراوەتەوە تەنیا ئاڵوگۆڕی بازرگانی تێدا ئەنجام درراوە. لە ساڵی 2019 بڕار دەرچووە مەرزەکە بە فەرمی بکرێت. مەرزەکە یەکەم دەواازەی سنووریە لە پارێزگای هەڵەبجە و لە داهاتوودا کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەی گەشتیاری و گەشەی ئابووری ناوچەکە بۆ پارێزگاکانی هەڵەبجە و کرماشان دەبێت. پاش ئەوەش کار دەکرێت بۆ ئەوی وڵاتیان بتوانن بە ئۆتۆمبیلی خۆیان گەشت بکەن. من ئێستا لە دیوی ئێرانم لە مەرزی شوشمێ تەوێڵە. پاش چەندین ساڵە وڵدان دوجار مەرزەکە بە فەرمی و بە نێودەوڵەتی ناسێنرا. لە داهاتوودا جموجوڵی ئابووری گرنگ و بازرگانی تێدا ڕوودەدات و بەڕووی گەشتیارانیشدا دەکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام مەرزی شوشمێ تەوێڵە.